دوای 32 ساڵ پێگەی هەرێمی کوردستان لە ئاستی نێودەوڵەتیدا لە چ ئاستێکدایە و ئەم ڕاپەڕینە کە بۆ هۆی دروستبوونی حکوومەت و دواتریش هەرێمی کوردستان و پەرلەمان و خاوەن ئیرادە و هێز و پێگەی خۆی توانی چ دەستکەوتێکی مەزن بۆ هەرێمی کوردستان بەرهەم بهێنێت و پاراستنی و دەستکەوتانە پەیوەندی بە چ لایەنێکی گرنگەوە هەیە لە هەرێمی کوردستان تا چەند دەتوانراوە لەو بوارەدا هەوڵ بدرێت و ئێستا هەرێمی کوردستان لەکوێ ئەو هاوکێشە سیاسیانەی جیهان و ناوچەکەدایە. من زیاتر قسە دەکەم میوانێکی بەڕێزم لەگەڵام دکتۆر پەرویز ڕەحیم شارەزای سیاسەتی نێودەوڵەتی لە ئەستەدیۆ. زۆر بەخێر بێی دکتۆر پەرویز. ساڵی 1991 لە دوای کۆمەڵێک ڕووداوی سیاسی دوای کۆتاییەتە ئاهانتنی شەڕیێران و عێراق و کۆمەڵێک بابەتی دیکە ڕاپەڕین ئەنجامی گرت و ئێستا ئەو هەرێمە فدراڵە دەبینین کە لە نێو وڵاتانی جیهان و ناوچەکەشتا پێگێکی بەهێزی هەیە. لە دوای ئەو 32 ساڵە توانیمانە لەو ئاستە بین کە چاوەڕوان دەکرا لە هەرێمی کوردستان. دەزانی لەوانەیە ڕەخنە زۆر هەبێ یا کەم و کورتی زۆر هەبێ، بەڵام تا ئاستێکی باش توانیمانە لەو کیانەی کە لە ئەنجامی ڕاپەڕیندا دروست بووە ببینە بەشێک لە هاوکێشەکان. ئەمە زۆر گرنگە لە بزوتنەوەیکی ڕزگاری خواست، هەرچە ڕزگاری تا ئێستا کۆتایی نهاتۆ بۆ بزوتنەوەیکی با بڵێن نەتەوەیی تا ئەو کاتی دەوڵەتی سەربەخۆی خۆی دەبێت. ئەمە ڕاستیەکە جا ئێستا بەیدە کۆکاری نێودەوڵەتی یا هەرێمایەتی یا تەنانەت ناوخۆیی ناکرێ، ئەمە پرسێکی جیایە. بەڵام هەرەوەی کە تۆ لە بزوتنەوەیکی ڕزگاری خواست دەبیە ئەکتەرێکی نادوڵەتی وەکی ئەکتەرێکی نادوڵەتی حیسابت بۆ دەکەن و لە هاوکێشەکاندا بەشدار دەبی. ئەمە گەورەترین دەستکەوتە تا دوێنێ کە تۆ لە چوارچێوەی بزوتنەوەی ڕزگاری خوازی مامەڵەت دەگەڵ دەکەن. ئەم مامەڵەیە زۆر جیاوازە دەگەڵ ئەکتەرێکی ناودوڵەتی لە پێشوازیکردن لە ناوەندە گرنگە نێودوڵەتیەکانەوە. ئەگە سیر بکەی دەزانی ئەم پێگەیە تەنانەت هیندێک جار ئەرچەند ئەوە نابێ هەڵمان خەڵەتێنێ دەبێ وشیار بین تا ئاسی دەوڵەت تۆ بەرز دەکرێەوە لە ناوەندە گەورە جیهانەکان. هەروەها تۆ بەشداری وەکی هەرێمی کوردستان وەک کیانێک لە دابینکردن و پاراستنی ئاسایش ئەوەی کە بە سیستەمی ئاسایشی هەرێمایەتی دەناسرێت کە دوایینیان پرسی جەنگی داعش و تێرۆر کە تا ئێستاش بەردەوامە. جگەلەوە هاوکێشەی تر هاتۆ دەکایەوە. ڕاستە ڕەهەندی ئابووری و دابینکردن و خۆبژی پشت بە خۆبەستنی بۆ هەرێمی کوردستان هێناوێتە کایەوە، بەڵام لە بیرشمان نەچێ بەهۆی ئەم گۆڕانکاریە جیۆسیاسی جیۆئۆکۆنۆمیانە هەرێمی کوردستان خەریکە دەبێتە بەشێک لە پرسی ئاسایشی وزەی وڵاتانی ئەوڕۆپی لە ناو نەخشی ئاسایشی وزەدا. هەموو ئەمانە جگە لە ڕەهەندە سیاسیەکەی لە ناوچەکەدا کە وەکی مۆدێلێک دووبارە دەڵێمەوە سەڕای ڕەخنە تێبینیە توندەکانیش، بەڵام بەبەراوردکردن لەگەڵ وڵاتانی دۆروبەر تو ئەم پرس و ئەزمونە ئەم فرەیە و پرسی پێکەوە ژیان و ناوچەیەکی ئارام چ بۆ پەنابەر و ئاوارە چ بۆ پێکەوە ژیانی ئاشتیانەی نەتەوە مەسەب و ئاینە جۆرا و جۆرەکان ڕاستیدا ئەگەر واقعیانە بڕوانی ئەمە خاڵی زۆر بەهێزە کە جێگەی سرنجی ناوەند و ئەکتەرە دەوڵەتیەکانە. باشە پێگەی هەرێمی کوردستان لە نێو ئەو هاوکێشە سیاسیانە جاوەکو ئاماژەت پێگرت پێکێکی گرنگە بۆ پاراستنی ئەو پێگەیە. هەرێمی کوردستان زۆر هەوڵیدا بەڵام دژایەتیشی دەکرێت. چۆن بکرێت ڕوبەڕۆی تەحەداکان ببنەوە چۆن بکرێت ئەم پێگەیە بەهێزتر بکرێت؟ چەندە هەنگاوی دیکەمان ماوە. باسی کە هێز دەکرێت ڕەبتی بە ناوخۆتەوە هەیە. دەزانی هێز بابەتێکە کە لە ناوخۆی ئەکتەرەکان بەهۆی ئەم فاکتەرە جۆرا و جۆرانەی هەیەە هەر لە با بڵێن لە یەکگرتووی هەر لە دروستبوونی جۆرێک لە هاوسەنگی پێشکەوتن لە بوارە جۆرا و جۆرەکانی سیاسی و کۆمەڵایەتی و پرسەکانی پەرەپێدان. هەموو ئەمانە کە ئەمە زۆر جار لە ئەدەبیاتی باڵن سیاسی یان گشتیدا پێی دەڵێن یەک گوتاری، ئەمە دەتوانێت خاڵێکی یەکجار زۆر گرنگ و هەستیار بێ کە ئەگەر بە پێچەوانەکەی ڕوو بدا دابەشبوون ببیندرێ ئەمە دەتوانێت پێگە و سنگ و قورسایی هەرێمی کوردستان لە ناوبات چونکە هەر ناسەخامگیرێکی سیاسی دەبێتە هۆی نائاسایشی. ئەم نائاسایشیە جگەلەوەی ڕۆڵ بکەرایەتیت لە بەرامبەر ئەکتەرەکانی تر بەتایبەت لێرە بەغدایە و هەروەها لە هاوکێشەکاندا لاواز دەکا. جگەلەوەش ئەمانە دەبێتە هۆی کە لە ئاستی ناوخۆیشدا لێکەوتەی نەرێنی هەبێ لە بواری سیاسی لە بواری ئابووری و کۆی ئەمانە لە کۆتاییدا دادەتەپێنێ و دەتخاتە پەراوێزەوە. بۆ ئەوەی کە باس دەکەین بەردەوام هیندە و چراویشەکە یەک گوتاری یەک گرتووی ئەمە شتێک نییە تەنیا بۆ جوانکاری و لە میدیا بوترێ، بەڵکو ئەمە کڕۆکی هێزی تۆیە
کە تۆ کە ئەکتەرێکی نادوڵەتی تەنیا لەم ڕێگەیەوە دەتوانی لە هاوکێشەکاندا بەشداربی و بینی وشمانە ئەو کاتێکە یەکگرتو یەکگوتار بووە لە بەغدا لە کاتی نووسینەوەی دەستور سەرڕای دووبارە ئەوەی کە ممکنە کەم کورتێبێ بەڵام بەشێکی زۆر لە مافەکان لە بەغدا کە دەستە بەردەکرێت تا ئەم خولانە دەبینین کە هەنگاو بە هەنگاو هەرێمی کوردستان لە ناوخۆدا تووشی کێشە دەبێ یا ئەم گرفتانە بەرز دەبێتەوە دەگوازرێتەوە بۆ بەغدا وەمە کاریگەری لەسەر پێگەی کوردەکە و کاریگەری ڕاستەخۆش لەسەر دەستکەوت و مافەکانی گەری کوردستان باشە بۆ بەستنەوەی ئەم بابەتێک ئێستا بەڕێزت بازت کرد بە ئەزمموی ڕاپەڕین ئەتوانن چۆن ئەم دوو چەمکە بە یەک بەستنەوە ڕاپەڕین لە ئەنجامی دروستبوونی بەرەی کوردستانی و یەکبوونی لایەنەکان بوو و ئەم دەستکەوتەی لێکەوتەوە ئایا ئێستاش دەتوانین هەمان لەسەر چاوەگرتن بە هەمان ئەزممون لە هەرێمی کوردستان کار بکەین بە دوو شت دەتوانین یەک لە ڕووی فۆرمەوە کە ئێستا نوێنەرایەتیەکی فەرمی هەیە کە ئەویش دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە یەکجار زۆر گرنگە ئەگەر دوێنێ شتێک نەبوو تەنیا ڕێککەوتن بووە ڕێککەوتنی چەند حیزبێک بووە ئێستا ئەمە نوێنەرایەتی ئەحزاب و نوێنەرایەتی گەلی کوردستان دەکا بە بەهێزکردنی ئەم دامەزراوانە یەکەم جار ئەمە زۆر گرنگە دەکرێت و پاشان پرسی ڕۆحیەتە یعنی دوو پرسی مادی و باوڵەی نامادی نامادیەکە کە تۆ لە دامەزراوە پرۆسی سیاسی و دیموکراسی و بەشداری سیاسی و خزمەتگوزاری و تا کۆتاییدا تۆ دەبینی پرسێکە پرسی دووەم لە نامادەکە پرسی ڕۆحیەتە ئەم ڕۆحیەتی کە بە ڕۆحیەتی بەرخودان و بەرگری حەز دەکەی غیابێک لێرە یا لاوازیەک بەرەبەرە ڕوودەدا بەشێکی تەبیعیە چکە تۆ خاوەن دامەزراوەی خاوەن کیانێکی چاوەڕوانی خەڵک لە تۆ زۆرە خۆی بەراورد دەکات بە دەوروبەری لە بوارەدا بەڵام بەشەکەی تری ینی گەرانەوە بۆ زیندووکردنەوە و بەهێزکردنەوەی ئەم ڕۆحیەتێکە بەدەستی بەتاڵ بەرەو ڕووی دەبابە دەبێتەوە بەدەستی بەتاڵیا تەنیا سەرمایی مرۆڤ گەورەترین سەرمایی گیانەتی ئەوە بەخت دەکات لە پێناو خاک و نیشتیمانەکە ئێستا دەسەڵاتدار ئەحزابی سیاسی ڕۆشنبیرەکان دەبێت بیر بکەینەوە بزانین چی ڕووی داوە کە داوای ڕوخانی ئەم کیانە دەکرێت چی ڕووی داوە کە ئەوەی کە باز دەکەین هەست و ئینتیمای نیشتیمانی لاواز دەبێت ئەمانە بابەت یەکجار زۆر گرنگن کە لە کۆیدا دووبارە کاریگەری لەسەر هێزی تۆوەکی هەرێمی کوردستان و بەراوردێک لە نێوان ئەم ڕاپەڕینە و ئەنجامەکانی پاش 32 ساڵ دەکات باشە ئەو قۆناغی کە لە ساڵی 1992 تێپەڕی لەگەڵ قۆناغی ئێستا کۆمەڵێک گۆڕانکاری گەورە لە ئاستی ناوچەکە و جیهاندا ڕوویداوە بەرژەوەندی ئەو کاتی زلهێزەکانی جیهان لەگەڵ ئێستا لەگەڵ هەرێمی کوردستان جیاواز و گۆڕاوە ئەوەی کە ئێستا ئێمە پێویستە وەکو دیپلۆماسیەت لە هەرێمی کوردستان بەکاری بهێنین چییە لە کاتێکدا ئێمە داوای سەربەخۆیشمان کرد دژایەتیمان کرا بەڵام هەر هەوڵەکانمان بۆم پرسە بەردەوامە دەزانی ئەوەی کە تۆ دەوڵەتنی جۆرێکی تایبەت لە دیپلۆماسی تۆ دەبێت جێبەجێ بکەیت کە ناتوانانی سیاسەتی دەرەوەتە بێ دەکرێت پەیوەندیەکانی دەرەوەتە بێ ئەمە پرسێکە کە دقیقە و وەڵام دراوەتەوە بەڵام لێرە تۆ ناسینی سروشتی هێز لە ئاستی نێودوڵەتی ناسینی هاوکێشە نێودوڵەتی و هەرێمیایەتیەکان ڕۆڵ و حزوری تۆ و کاریگەری تۆ لە میدیای ئەم وڵاتانە کە چۆن دەتوانی بەرژەوەندی و ئەمنی خۆت گرێ بدەیە بەرژەوەندی و ئاسایشیوان لە بوارە جۆرا و جۆرەکان بەڵام هەموو ئەمانە دەگەڕێتەوە جۆری حکمڕانی تۆ لێرە جۆری پەیوەندی نێوان حیزبە سیاسەکان و جۆری پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵات ئەوەی کە ئێمە بە سەرمایی سیاسی و بە سەرمایی کۆمەڵایەتی دەیناسی تۆ ئەگەر ئەم دوو جۆرە سەرمایە بتوانی بەهێز بکەی کەواتە هەموو دەگەڕێتەوە سەر ناوخۆ ڕاستە تۆ هەر چەندە لە ناوخۆش بەهێزبی هیندێک هاوکێشەی بابلن جیۆپۆلیتیکێکە بەسەرتدا دەسەپێنێ ئەمە بینیمان لە ئەمە ئاماژەیەکی زۆر دقیقە لە مەسەرەی پرسی با بڵێن ڕفراندۆم و دروستکردنی دەوڵەتی سەربەخۆی کوردستان بەڵام خانە لاوازەکەمان دووبارە هەر لە ناوخۆ بوو ڕاستە لە ئاسی نێودوڵەتی ئەم کاردانەوە توندە و ئەو هاوکێشانە ڕێگیان نەدا بەڵام بڕواتان نابێت بەشێکی یەکجار زۆری دەگەڕایەوە سەر ئەم پشێویە ناوخۆیی و ئەم ناکۆکێ ناوخۆیی کە لە 16 ئۆکتۆبر لووتکەی ئەمەمان بینی کەواتە لە ئاسی ناوخۆیی کاتێک تۆ ئەم جۆری حکمڕانیەت جۆری پەرەپێدانی ئابووری سیاسی کۆمەڵایەتی وەک کللتوریەکەت ئەمانە هاوتەریب دەبێت لەگەڵ بەرژەوەندی ئەکتەرەکانی تر دەرگا بۆ جۆرەکانی دیپلۆماسی و کاریگەری لەسەر ناوەندەکانی بڕیار دەکرێتەوە باشە مامەڵەکردنی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو ئەکتەرانە چۆن دەبینن ئایا توانیوتی مامەڵێکی ژیرانی لەگەڵ بکات هاوکات لەگەڵ پاراستنی بەرژەوەندەکانی بۆ پێی کە هەرچەندە هەرێمی کوردستان قوارەیەکی فدراڵی لە نێو حکوومەتی عراقدا بەڵام ئەبینین لە حکوومەتیشەوە لە حکوومەتی عراقەوە دژایەتی هەرێمی کوردستان دەکرێت لە ناوەندە گەورە بڕیارەکانیدا بڕیاردەژی هەرێمی کوردستان دەردەکرێت توانیمانە پاڵپشتیەکی گرنگی نێودوڵەتی لەم ئاستەدا دروست بکەین من ناڵم هەرێمی کوردستان لە پەیوەندیەکانی دەرەوەی پێرفێکتە بەڵام زۆر سەرکەوتوترە لە ئاسی ناوخۆیی بەڕاستی ئەم پێشوازیانەی کە لێت دەکرێت و ئەم گرنگی دانێ ئەم ئەکتەرانە کە دێن ئەمە لە مجاملەی دیپلۆماسی دەردەچێت ڕاستە ئەوان بەرژەوەندیان هەیە
بەڵام پاراستنی بەرژەوەندی خۆیان هاوتەری بێ لەگەڵ پاراستنی بەرژەوەندی تۆ وە گرێ دەدرێ لەگەڵت ئەمە یەکجار زۆر گرینگە کە سەر ڕایکە بەغداوەکی ئاماژتان پێکرد ئەوی لە دەستی بێدەیکا بەڵام هەرێمی کوردستانی توانیویتی لە ئاست بەغدادا لە پەیوەندەکانی سەرڕاوێکە سەروەری نییە دەوڵەت نییە بە ئاستێکی باش بتوانێت پەیوەندەکانی خۆی لە ئاسی دەرەوە بپارێزێت یعنی ئەمە زۆر گرینگە دووبارە دێڵێمەوە کە لە ئاسی دەرەوە کاتێکە سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یان بەرپرسێک بە نوێنەرایەتی هەرێمی کوردستان باشە لە ئاسی دەرەوە پشت بە چی دەبەستە کە حیساب بۆ قسەکەی دەکرێ و بە گرنگیە وەردەگیرێ کاتێکە بە دوو شێواز یەک لە ئاسی ناوخۆی لە هەرێمی کوردستان پێگەی ئەم حکوومەتە و شەرعیەت و ڕەوایەتەکەی تا چەندە پتەوە جۆری حکوڕانەکەی و دووەم لە هاوکێشەکانی بەغدا چەندە کاریگەرە ئایا کورد پاش 2023 کە ڕۆڵی بەڵانسێری هەبوو لە هاوکێشەکانی بەغدا هەمان ڕۆڵی ماوە یا بەهۆی ئەم لاوازیە ناوخۆی لە بەغداش لاواز بووە ئەم دوو خاڵە یەکجار زۆر دەتوانێت یارمەتیت بدات کە تۆ لەسەر فاکتەرەکانی دیکە بۆ نمونە پرسی پێشمەرگەیە وزەیە پەرەپێدانە چیە بتوانی گفتوگۆ و دانوستان بکەیت. بەڵێ زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر پەرویز ڕەحیم قادر شارەزای سیاسەتی نێودەوڵەتی زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بووین.